من پێویستم بۆ پەرلەمان. قەرزاری مامۆستایەکانم بەس ئێستا ڕقی دنیام لە مامۆستایانە. کە لە ناو پەرلەمان دەبم دوو ئەوەندە لە ناو ملەتم دەبم. حەمکۆ ئەگەر هونەرمەندێکی گەورە بێ وەنیا دەڵێم ئەگەر بەبێ پەرلەمان دەتوانێت ببێتە ئەوەی دەیەوێ. دکتۆر لە ساڵی ڕابردووە کە ڕۆژی لەدایکبوون بوو وتت پارەم بۆ بێنن لە ئیشێکی خێرخوازیشە سەرفت کرد. ئەم ساڵ داوای چیەکەی؟ قوربان سارە زانمی دەکرد. ئەو پارەی کۆم کردەوە زۆر بوو دام عایلەی ئەو کوڕی گۆڤار ئەم ساڵ ئەوەم نەکرد چکە سەحەتم تەواو نەبوو دوای هەر ئەوە بکەی نا ینی ئەمەم کرد ئەمڕۆ. دەستخۆش چی وای لە فەرهاد پیرباڵ کرد خۆی کاندید بکە؟ ناوچە؟ سیڤەر تەماشای بارودۆخەکەم کرد ناوخۆ دەرەوە هەستم کرد من پێویستم بۆ پەرلەمان. فەرهاد پیرباڵ دوای نووسینی دەیان کتێب و دەیان بابەت و بەرنامە و پلان نیازی هەیە لە دەرەوە ینی ئەو شتێکە لە دەرەوەی پەرلەمان نیتوانی بیکە ئەتوانێت لە ناو پەرلەمان بیکە نیازی ئەوەیە چی بکە لە ناو پەرلەمان؟ من کە لە ناو پەرلەمان دەبم دوو ئەوەندە لە ناو ملەتم دەبم. بەرنامەم وها داناوە خەڵک نوێنەری فەلاحان مەسەڵەن دەچمە گوندێک دەڵێم ئێوە مەشاکلی فەلاحەتیتان چییە؟ ئەو دەڵێت تراکتۆرمان نییە ئاو دێریمان باڕەوش بۆ ڕێرانە شێشاوە بەرهەممان هەیە بەڵا حکومەت لێمان ناکڕی ئەو قسانە کە ناکە دەنگی تۆمار دەکەم سەرۆک پەرلەمان دایمە میکرۆفۆنێکیش دەبەم لەگەڵ خۆم بۆی دەنگەکە بگا دەنگەکەی ڕاستەوخۆ دەنێرم. ئەمە نانووسم هەندەزار دەنووسم پرۆژەکانی خۆم بەس داخوازیەکانی ملت بەو شێوەیە بەرنامە ڕێژی دەکەم بۆی بەڵگەم هەبێ. فەرهاد پیرباڵ خۆی بە قەرزاری چێ زانێت و ئەوێ قەرزی شێباتەوە لە پەرلەمان؟ خەرزاری چێ؟ یعنی لە چ ڕوویەکەوە؟ خۆت بە قەرزاری چێ زانی کام لە خەڵک کام لە چین و توێژی کوردستان؟ خۆی قەرزاری مامۆستایەکانم بەس ئێستا ڕقی دنیام لە مامۆستایانە چکاوانیش ناتن لیستێک دارن ئێ تو دەچی مزاهرەی دەکەی لۆ نایە لیستی دارەی برام بەس موچەیان دەوێت بەس موچە بۆیە ئەوەی کە قەرزاریم مامۆستایەکانن کە مامۆستای من نەبوونەوانە ئەو مامۆستایانەی لە ژیانم هەبوون مەسەڵەن یەک لەوانە کریستۆف بەلایی مدیری بەحسی دکتۆراکەم لێرە قەرزاری کەس نیم ڕاستەکەی لە ئەو مامۆستایانم نەبێت. دکتۆر کۆمەڵێک کەس لە ئێستای خۆیان کاندید کرد وەکو کاندیدی سەربەخۆ کە خەڵک پێیانەڵێ تیکتۆک چی تۆ چیت هەیە بۆ ئەوانە؟ من وەڵامی پرسیارەکانتم داوە چکە سێ جەرنی چوان تماز کرد و پێشتم وت پرسیارەکان علاقەی بە مۆزوع هەبێ علاقەی بە مۆزوع نییە بۆیە بمبورە و بەسە. پرسیارە لە یەکەم چی هەیە بۆ حەمکۆ کە کشایەوە لە حەمکۆ ئەگەر هونەرمەندێکی گەورە بێ وەنیا دەڵێم ئەگەر بەبێ پەرلەمان دەتوانێت ببێتە ئەوەی دەیەوێ.